بەڕاستی بەڕای من لەو گۆرانیە سەرکەوتوتر بووی لە گۆرانەکەی تر دەربرینی وشە باش بوو مەقام باش بوو ئەداکردنی گۆرانێکە باش بوو بەڵام هەندێک جار تەکنیکی ئەداکردنی گۆرانێکە ئەچوو بۆ ئوسلوبی تورکی واتەوەکو ئوسلوبی عزت و ئەمانە بارحاڵ هیوا سەرکەوتن بۆ دەخوازم ڕاستی کاک ئارارە ساعتاتە خۆش ڕێیانژی وایە گەلکی باشتر بۆ ئەو گۆرانی نەختێک ئەو عسەبیەتە نەختێکی کەم کە سست بکە و طبیعی تر بسترە و لە دەنگێتە زۆر خۆشە ئەدا زۆر باشە لەفزی باشتر بۆ ئەو جار شڵە سەرکەوت مامۆساخەتە دیتناوێژی بێ سترانەدا تەشە پتر سەرکەوی باشتر بۆش سترانە بەرین وکە وەک دکتۆر محەممەد زازە بەحسکردی ئەگەر بەس ئەو تبینی لەسەر دەنگی تەنەبات دەنگی تو دەریقی هەڵبێت حەسەرێنی نەوەما ینی ئەدایت کوژیتون بەس هەستێکی گەلێکی جوانێت لەفتە هەیە دەنگی تەژی نەیە خراپە دەنگی تە گەلێکی باشە و پێڕابوونا پەیوانژی زۆر باش بۆ ڕیتێم و وەکی دەستەکە لەژێن گوتی هیوی داری سەرکردی دکتۆرە فەرمو فەرموم جارە بزانین چی پێڵێ ئەوەی تار تەوفیقی و گۆرانیە خوالی خۆش بی مەقطعی ئەوەل گۆڕیتە مەقطعی دووەم گەڕایەوە بۆ گۆرانیەکە یعنی پیسێک لە شعرەکە گۆڕایە دەگەڵ گۆرانەکەی بووی زۆر باش بەس وەچی مامۆستا دکتۆر گوتی ئەو عەسەبیە پیسەکتەرێک کە بۆ هەتا چەند ئێرەت بە هاسانی بڵێ بەڕەخاوە یعنی پیسێک بە ئەوە بی جوانتر دەنگت دێتەوە بۆ دەرەوە ئەوە یەک دوانیش بە شەڕ ئەو جاریش پێم گوتی هەر شەڕی دەکەی ئەلێ لە ماڵی شەڕێت دەکەی زۆر ناتخوا عەسەبی ناوەڵە ئەبەت نەبیرم دەبێ لەبی عەسەبی وەنیە عەسەبی نییە ئەبێت واناکە ناتخوا زين ئێستا دەترسێ یان نا ناوەڵی زۆر طبیعیە اعتیادی ئەگەرێم جۆی دەمێ گوێرێ بگرم ئەڵێ گوێرە دڵت بگرم ئەڵێ تەپ تەپ ناکات ناکاتن وەڵی چ دەڵێن بڕێک ئەڵێ بڕێدا تەقەت نییە ناسەرکەوتوو ئینشاءڵڵا ئارارەت بەڕاستی ئافرم من بۆ خۆم ئەعجابێکم هەیە بۆ جەنابەت زۆر بە هەستەوە گۆرانێڵێ و لای منیش زۆر گرنگە بەهرەمەندێک یا هونەرمەند هەستی زیاتر کار بکات لەوەی کە تەکنیک بکە بەڵام تۆ تەکنیکەکانیشت زۆر باشە لە ئیقا زۆر مسەیتری بە ئارەزوی خۆت دەتوانیت تەکنیک بکەی بەبێەوەی لە ئیقا دەرچی ئەوەش بەڕاستی هینی ئەوەیە کەسێک کە دوای 10 ساڵ گۆرانی وتن بتوانێت بگاتە ئەو قۆناغی تۆ ینی بەڕاستی ئافرم تۆ توانی ببیتە هونەرمەند و گۆرانی تۆمار بکەیت و وەکو بەهرەمەندێک ینی وەکو هونەرمەندێک من ئێستا ڕفتارت لەگەڵەکەم بەڕاستی ئەو جوانکاریانەی کە ئەشیکەی لە مشکتدا فەنتازیە من لێ تێگەم بەڕاستی ئافرم ومێ دەکەم سەرکەوتوبی ئەگەر لە بەرنمێکی ئاواش ئیتر دووجار شانست بەرامبەر کە تۆ نازانین هێشتا بڕیارەکان چۆن دەبێ بەڵام تۆ دەتوانی ببیتە هونەرمەند و دەنگیش زۆر خۆشە و زۆر بە تەکنیک و بە هەستەوە گۆرانێڵی بەڕاستی من کەم لە مەشهورەکانی ناو کوردستانم بینیوە لە هەرە مەشهورەکانیان کە بتوانن وەکو تۆ بە هەستەوە گۆرانی بڵێن نمبینیوە ئەو هەستەی کە لە تۆ بینیومە لە هیچ لە مەشهورەکانان نمبینیوە سەرکەوتوو بیت و ئافرم دەستخۆش.